سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە هەوڵێکی وەزارەتی بەرگری عێراق دەکەین کە ئەویش گەڕانەوەی یاخود هەوڵی گەڕانەوەی سەربازی بە زۆرە یان خزمەتی سەربازی بە زۆرە لە عێراقدا ئەم هەوڵە لە ئێستادا بەپێی پرۆژە یاسایەکە کە ئەو وەزارەتە ئامادەی کردووە. بەڕێزان دوای هاتنی سوپای ئەمریکا بۆ عێراق لە ساڵی 2023ەوە بە بڕیارێکی پۆل بریمەر حاکمی مەدەنی ئەو کاتەی ئەمریکا لە عێراق سوپای عراقی هەڵوەشاندەوە لەگەڵ ئەوەشدا یاسای خزمەتی سەربازی بە زۆر هەڵوەشایەوە کە ماوەی نزیکەی 70 ساڵ بوو کاری پێدەکرا. لە ئێستادا وەزارەتی بەرگری عێراق هەوڵی گەڕانەوەی خزمەتی سەربازی بە زۆر دەدات لە ڕێی ئامادەکردنی پرۆژە یاسایەکەوە کە بەنیازە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بکات. لایەنە سیاسیەکانی عێراقیش لەسەر ئەو بابەتە جیاوازی زۆریان هەیە و ناکۆکن. دیارە وەزارەتی بەرگری عێراق لە پرۆژە یاساکەدا کە ئامادەی کردووە بۆ خزمەتی سەربازی و لە حاڵەتی پەسەندکردنی پرۆژە یاساکەشدا خزمەتی سەربازی بە زۆر دەگەڕێتەوە و هەموو هاوڵاتیەکی عێراق بەپێی ئەو تەمەنەی دیاری کراوە کە لە 18 ساڵیەوە دەست پێ دەکات پێویستە سەربازی بکەن. بەڵام لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر ئەو بابەتە وەک ئاماژەمان پێدا ناکۆکن، بەتایبەت ئیتلافی دەوڵەتی یاسای نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق کە بەتوندی ئەم پرۆژە یاسایە ڕەت دەکەنەوە. هەر لەو بارەیەوە فەریق محەممەد عسکەری وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئەوەی ڕاگەیاندووە کە مەبەستی ئامادەکردنی پرۆژە یاساکە گەڕانەوەی خزمەتی سەربازیە و هەوڵیش دەدەن کە بە زووترین کات ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی بکەن. خزمەتی سەربازی بە زۆر لە ساڵی 1935ەوە لە عێراقدا جێبەجێ کراوە تا ساڵی 2023 و هاتنی سوپای ئەمریکا ئەو کات بە بڕیارێک هەڵوەشایەوە بەپێی ئەو پرۆژە یاسایی وەزارەتی بەرگری عێراق ئامادەی کردووە. خزمەتی سەربازی ناچار بەم شێوەیە دەبێت خزمەتی سەربازی بۆ دەرچوانی زانکۆ ماوەی 6 مانگە، خزمەتی سەربازی بۆ ئەوانەی قۆناغی ئامادەی خوێندنیان تەواو کردو ماوەی 9 مانگە، خزمەتی سەربازی بۆ ئەو کەسانەی خوێندەواریان نییە ماوەی ساڵێکە. ئەو هاوڵاتیانەی کە خزمەتی سەربازی تەواو دەکەن هەلی دامەزراندنیان دەبێت لە سوپای عێراقدا. ئەمە ئەو هەوڵەی وەزارەتی بەرگری عێراق بەڕێزان پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین و بچینە سەر تێبینەکانتان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناوشانی facebook.com/naliatv دەچینە لای فەریق سەروەر بەزنجی ڕاوێژکاری سەربازی سەرۆکۆماری عێراق بۆ ئەوەی ئەم هەوڵە یاخود ئەم پرۆژە یاسایە قسەی لەسەرکەین. سڵاو لێبێ کاک سەروەر، پێت وایە ئەگەر هات و ئەم پرۆژە یاسایە پەسەند کرا تا چەند پێویستە بۆ ئێستای عێراق؟ بەڵێ من پێشەکی هەوەیە ڕووی خۆتان خزمەتی سەربازی لەسەر دوو سیستەمە ڕاستی زۆرە ملێ سیستەمی خۆبەخش زۆمەر زەمبێکە کەیسەر لە ئێمە نامۆیە لەبەر ئەوەی لە کاتی پێشی عێراق پێشوو زمانی سەدام و پێشتری لە زمانی مەلکیەوە لەبەر ماوەیەکی بۆ هەموو مرۆڤەکان یا هەموو دەرسانەکانی کولیە و ئەوانەی شەهادەن و تەنانەت ئەوانەکە زۆر بووە لەبەر ئەو خزمەتە ناکات. بەڵام ئەگەر بکەین و چاو بچێنین بە خزمەتی سەربازی زۆرە بدێت هەمووتیان لا تەنانەت وڵاتە دیموکراتیەکانی وەکو ئەمریکا، ئەوروپا، وڵاتانی دیموکراسی وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئیسرائیل و لوبنان و تورکیا ئەنجا دەوڵەتە دیموکراتیەکانیان دیکتاتۆریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوەی زۆربەی ئەو وڵاتە دیکتاتۆریانە چوونەتە جەنگێکی بێشومارە هەرو زەرەرمەند بۆ بە خوێنڕشتێکی زۆرەوە بۆ گەلانی عێراق بە تایبەتی لە عێراقا بۆیە ئەمە شتێکی نامەوە نهێن. بەڵام ئەگەر حقیقەتی ئەو سین سوا پێکاتووە لە خزمەتی سەربازی تۆمەرکرێ و هەروەها کەسی ئیجباری و ئیختیاری توش بەخشە. ئێستا سوایەکی گەورەی وەکو عێراق پێویستی بەوەیەکەوە لە هەردوو سیستەمەکە هەبێت زۆرە ملیە و احتیاط کازڵباتی جێش عێراقی شەروە ئەسەرە لە هەموو جێشەکانی ئەنا. کاک سەروەر ئەو پێویستیە لە چیەوە سەرچاوی گرتووە پێت وایە؟ پێویستەکە ئەوەیە کە ئەمڕۆ بۆ بەگژاشوونەوەی تیرۆ یەکەم هەمیان نەمانی ئەم فەسادی ئیداریە کە ئێستا لە سوپای عێراقدا هەیە لەبەر ئەوەی ژمارەیەکی هەیە لە بۆخشان لە ئەفسەران و لە سەربازان ئەگەر کرا بە زۆرە مریە خەری ئەحتیاط، خەریجی کولیات، خەریجی مەعهد، خەریجی عەدادی، خەریجی علي متوسطة يعني ابتدائي أمانة شكريتها وقوات أمانكيان هات أما ژمارەی جێشەکە زۆر هەبێت و هەروەها ئەفسەران احتیاط بۆ زانیاریانەن هەیە هەموو بوارەکانی اختصاصی خۆیانە لە کولیەکانە وەکو مهندسین و ئەطبا. زۆر باشە کاک سەروەر، باس لەوە دەکەی کە هەردوو سیستەمەکە هەبێت لە عێراقدا،
چۆن دەکرێت دوو سیستم بگونجێرێت لەگەڵ یەکتردا لە وڵاتێکی وەکوی عێراق چۆن دەکرێت هەردوو سیستمەکە پەیڕۆ بکرێت بەیەکەوە بەڵێ پەیڕۆ بکرێت لەبەرەوە یەکتاییە لە قانونی خزمەت و تقاعدی عسکەریە ئەمانە هەیە ئەوەی کە ئەوترێت خزمەتی زۆرە ملەیان ئیجباری ئەگەر ببێتەوە تەنانەت ئێمە گەنجانی عێراق ئەو کەنجەیکەوە کولیە تەواو کاتویان خوێنن تەواو ناکات و ئەچێتە بواری ئەوە خزمەتکە بۆ توانای لەشی خۆی بۆ کردنەوەی مێشتی بۆ هەموو کەوا ئەمڕۆ وەکو لە نەریتی ئینسان و لێهاتی پیاوەتی یان لێوەشاوەیی مەشق کات داران مەشقی ئێمە تەلەبەمانە کرد کارانی سلێمانی کاپیان وچ بووە ئەمە عەلاقەی بە نظام و سمی نظامە دیکتاتۆرەکەەوە نییە ئەمە سیستمێکە بۆ هەموو جیهان کە ئەو گەنجانە بتوانن لیاقەی بەدەنیان باز بێت توانای لەشیان باز بێت کراوە بێ و هەروەها لە کاتی پێویستیشە ئەمانە نەک بخرێنە بۆ ڕەپانی جەنگەوە ئەو سەربەزانێتەوە توانای شەڕیان هەیە لە سەرەکانە دەیان پێن و خزمە دەکەن ئەمانیکە لە پشتەوە کە پێوەێ خصوصی مواصلات ئەیگرنەوە لە مەسایلی خزمەتگوزاریە مەستەخانەکانە لە ئەشغاڵی عەسکەریە لە جادەکانە ئەوکاری شۆرتە و پۆلیسەکان کەواتە ئەمە بەلای منیشەوە بەلای ئێمەوە هەرچەندە ئێستا وەکو جەنابەوتە لە پەرلەمانە هاودەنگی لەسەری جیاوازی هەیە لە بیر و بۆچوو ڕێی خۆمەکەمە ڕێی ئەو کەسانێک کە ئەوە ببێ بۆ ماوەیەکی دیاریکراو تەنانەت ئێستا بۆ خزمەتی سەربازیە دەخبنرێ ئەو خەنجەیکەوە کوردیا تەواوەکان ماوەکەی ئەمانە باشە کاک سەروەر نەگرێت لە هەموو بەڵێ جەناب باس لەو دەکەی کە ئەمە پەیوەندی بە ڕژێمەوە نیە یان پەیوەندی بە حکوومەتێکەوە نییە و پەیوەندی بە مەشق و ڕاهێنانی خزمەتی سەربازیەوە لە هەموو جیهانە بەڵێ بەڵام لەو بارەیەوە حەسەن جیهاد پەرلەمانتاری هاوپەیمانی کوردستانی و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق ئەوەی بە NRT وتووە کە ئەوانەی هەوڵی گەڕانەوەی خزمەتی سەربازی ناچاری دەدەن پێیان وایە لەو ڕێوە سوپا لە کۆنتترۆلی لایەنێک دەردەچێت و تا ڕادەیەک هاوسەنگی بۆ دەگەڕێتەوە تا چەند پێت وایە ئەم هۆکارە وای کردووە کە پرۆژەیاسێکی ئەوە دەربکرێت لایەن وەزارەتی بەرگریەوە ئێمە بەڕاستی ئەگەر سوپا لە دەسووریشەوە نەخشەکێش کراوە و لە هەموو دەوڵەتە دیموکراتەکانە نابێت سوپا تابعی ڕژێم بێت و لایەنگری سیاسی بگرێت ئەگەر بێت ئەگەر دەسوور هەبێت و دیموکراتی هەبێت کە سوپای گەرد و ئەم سوپایە ئیتر نابێت بەلایەنێکا بڕوات و دیکتاتۆریەتێکی سەربازی عەسکەرتاری دروست کاتەوە لەبەرەوەی ئێمە بۆچوومان ئەمە ئەم سوپایە دوو بێت لە سیاسەتەوە سوپای گەرد بێت خزمەت کە لە بەرگەکانی دەسووری عێراق هەموو تایەتە کە هەموو ناونیشانەکان و هەموو گەلانی عێراق بەژاری بکەن و پۆستی گرنگ وەربگرن وەکو ئیستا ئێمە ئەمانەوە باشترە بەنیزای ئێمە کوردەوە لەبەرەوەی ئێمە سوپایە زەربەی وەشانەوە لە ئەنفال و لە کیمیاوی و بەگۆڕی بەخۆمەڵ و لێدانی هێزمەتەی کوردستان و بە هەموو بیانێکەوە لەبەرەوە ئەمە تێزەونە لەلایەن گەلانی کوردەوە بەڵێ کاک سەروەر کۆنەکانی شاخەکان ئێستا لە جەیشان پۆسی گرنگیان هەیە ئەوەن کادەی جەیشەکان ئەبێ ئێمە هەوڵی زیاتر کە هەمانە و پرۆسی سیاسی خۆمان بەهێز بکەین لە بواری سەربازیدا بە بەشاریکردنی ئەفسەران و سەربازانی کورد لەم سوپای ئێستادا. بەڵێ کاک سەرۆ بەپێی شارەزایی جەنابەت دوا پرسیارمان پێت وایە سیستمێکی ئاوا هەرێمی کوردستان دەخوازێت سیستمێکی ئاوا پەیڕۆ بکرێتیدا هەلومەرجی سیاسی ئێستا هەرێمی کوردستان دەخوازێت کە سیستمی سەربازی بە زۆر پەیڕۆ بکرێتیدا؟ بەڵێ ئەم سیستەمە لە وەزارەتی پێشمەرگەی کوردستان کە بۆ هەموو کوردە بۆ هەموو کوردستانە پەیڕۆ بکرێت ئەوە ئێمە سەربازانێک هەیە ئەوە ئەتوانێتەوە لایەنگری هەبێ بۆ هیچ حزبێک حتا حزبی دەسەڵاتێک یا حزبەکانی کوردستان ئەمانە ئیتر ئەمانە بە ناوی سەربازی کوردەوە یەنە ئەم سوپای کوردستانەوە کاری خۆیانەکەن لایەنگری گەلە بن گەلی کوردە بن ئەمەی کە ئێمە خزومی ئەبین و بەستەمی ئەزانی لە هەر لایەنێکەوە بێ ئەوان بەرگریەکەنەوە بەرگری لە بەرژەوتی باڵای گەلەکەمانەکان و گەنجی کوردیش ئەگەر دەرچووی کڵێجەکان بێت دەرچووی عەدادی بێت ئامادەیەکان بێت خوێنەوار نەبێت ئەو کاتێک کە کاتی خزمەتی سەربازیەت بۆ خۆی توانای لەشی خۆی کردنەوەی مێشکی خۆشی بە توانای لەشەوەیە و هەروەها ئەتوانێت بە شێوازی ناسیاتی غیرسیاسی بەبێ لە حزبەکە خزمەتی گەلی خۆی بکات بڵێ من سەربازی گەلی کوردستانی. بەڵێ زۆر سپاس بۆ فەریق سەروەر بەرزنجی ڕاوێژکاری سەربازی سەرۆکۆماری عێراق سپاس بۆ شیکردنەوەت. بڵێ بەڕێزان ئێوە دەتوان لە پەیوەندەکانتانە باس لەم تەوەرە بکەن هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nalya tv دەتوانن ڕاوتێبینی سەرنجەکانی خۆتان برێن. بەڵێ یەکەم پەیوەندیمان
سەلاح لە قەزای خەباتەوە سڵاوی بە کاک سەلاح فەرموو. بەڵێ بەڕێزمەوە کاتت باش. زۆر سپاس کاک سەلاح. بەڵێ بەڵێ بەڕاستی تۆرێکی زۆر زۆر جوانە. من هەروەیەک یەک لەو کەسانم لە ئارتێشی جێشی عێراقم. زۆر بەداخەوە زۆر بەداخەوە من دەڵێم من زۆر هەوڵم دا کە بگەڕێمەوە بۆ کوردستان، خزمەت بە کوردستان بگەڕم. ئێمە لە 2003ەوە لە مانجینۆ لە 23 یەکەم ڕۆژی تەمرین مامولەکانی قرجاڵە ئێمە بە پێشمەرگەی سوپای دوو بووین، ئێمە کردە سەر جێشی عێراقی. من شانازی بەوە دەکەم بە نوێنەرایەتی کوردستان چونە شاری بەغا کە کاتی شەڕی شیعە سونە بوو ئەمە و کار لەوێ بووین بە زۆر بەداخەوە. تا ئێستا من 9 ساڵ لە لێرە تا ئێستا یەک پلێم هەیە، یعنی زۆر بەداخەوە بۆ ئێمەی کورد تا ئێستا هیچ نەکراوە. ئەمە داوا لە بەرپرسەکانم ئەندام پەرلەمانەکانی کوردەکان زۆر بە جوانی متابعەی ئەوە بکەن. زۆر ئەفسەرمان زۆر جوندیمان یعنی بلین زۆر پێشمەرگەکانمان ئێمە زۆر بەداخەوە خۆمان بلین جوندیان بلین جێش ئێمە پێشمەرگە بەناوی پێشمەرگە چوین ئەمە بەداخەوە تا ئێستا هیچمان لێ نەکرایە. یعنی زۆر با دەبینین ئێمە وەک لیوای پێنج قسە دەکەم وەک لیوای پێنج تا ئێستا یعنی حسابێکی پێشمەرگەمان لۆ کرایە. ئەمە شانازی بەوە دەکەن کە بەدووکی پێشمەرگاتیوە خزمەت بەگەڵی کوردمان گەاندووە، خزمەتمان بە هەڕار گەاندووە بە نوێنەرایەتی گەلی کوردستان چونە شاری بەغا 3 مانگە لە بەغداماینەوە. بەڵێ سپاس بۆ کاک سەلاح لە قەزای خەباتەوە. سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. حەمە دەڵێت ئەم حکوومەتە بەس دەزانێت پۆلیس و ئەسکەر داب مەزرێنەیە کەچی بۆ مامۆستا و ئەمانە هیچ ناکە وە چاوی بە عیلم هەڵنایەت. بەڵێ سەرتیب لە چەند چەماڵەوە فەرموو کاک سەرتیب. دەستخۆشیە و تەوەلە لە یەکەم. زۆر سپاس کاک سەرتیب. بەلای بەڕێزم بەپێی قانونێک لە هەموو دنیاە دەوڵەت وڵات گەنج بە مڵکی خۆی ئەستێنێ وەکو ئەمنی قەومی ئەو سیستەمە لە هەموو دنیاە واجبە لەسەر هەموو گەنجێک نەک بە ئیجباری یا بە زۆر هەر لە 6 مانگەوە بۆ 9 مانگ بەپێی ئەو مەراحیلانەی کە بەڕێز بەرنجدی باسی کرد ئەبێ خزمەتی ئیلزامی لە نێو سەربازی وڵاتەکەیان بکات. بەڵام چۆن خزمەتێک نەتگەڕانەوەی عێراق بە ناوی خزمەتی ئیلزامی بۆ سەربازگەیەکی نوێی عەسکەری بە ناو شێواز و شێوەیەکی ترەوە وەکو قادسەی سەدام چۆن 7 ساڵ بەردەوام و تەزریح نەبوو دەیان مۆڵێت مرد لە ناو جێشی عێراقیە ئەمی شەوتێ بە ناوی خزمەتی ئیلزامیەوە بۆ 6 مانگ بۆ 9 مانگ بۆ ساڵێ بیگرێ بە ناوی ئێرهابەوە کە وڵات بە مەقامی ئێرهاب و وەزعی ترساکدا تێنەپەڕێتر ئەم سەربازە ببێ بە لەرگەیە لە سەرشانی ئەم گەنجە نەبێت و وەکو تاوانی هەستا کە خۆمان بینیمان. بەڵام ئەوە پاش سەرژمێرێکی سەرتاسەری عێراقە بێت و لە ڕێگای چوارچێوەی التەجانید العامە تەجدیدەکان ئەبێ ئەو شتانە ڕێکبن و دوای سەرژمێرێکی عام ئەو شتانە ڕێک ئەکرێ بە شێوەیەکی عشوایی نابێ ئەمڕۆ وەزیری وەزارەتی بەرگری عێراق هەڵسێ بەو سیستەمەوە چوارچێوەی ئەوێ یاسای ئەوێ تەجدیدی عامی ئەوێ سەرژمێری عامی ئەوێ بەڵام تەنها خدمەتی ئیلزامی و شێوە قانونیەکەی بێ نەک بە ناوی ئێرهابەوە وەزارەتی بەرگری و نیوروی مالێکی عێراق ئیعادەی سەربازگەیەکی نوێ بکاتەوە وەکو قادسەی سەدامی پێشوو دووبارە تووشی هەمان کارە ساتمان بکاتەوە لە داهاتووە دەستخۆشی تەوەلەکەت یەکەم وەربژی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. گۆران لە سلێمانیەوە فەرموو کا گۆران. زۆر سپاس کا گۆران فەرموو. دەستخۆشی تەوەرەکەوت زۆر سپاس دەکەم. بەڵێ بەنسبەت ئەو یاسای وەزارەتی بەرگریەوە وەڵا تاکی کوردی تاکێ نییە کە یعنی سەربازی بە زۆر پێست کە ئەوە نەبوو بە جۆرێ لە کەلتور لای ئێمە جا ئەوە دەبێت بەوەی بێتەوەی شێواندنی دۆ سیاسی لە هەرێم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. گەیلان لە هەولێرەوە. ئەم کارتان باش. زۆر سپاس کا گەیلان. زۆر سپاس. دەستخۆشی تەوەرەکەت دەکەم بەڕاستی شتێکی جوانتان هەبژات هەوڵی وەزارەتی بەرگری عێراق بۆ گەڕانەوە سیستەمی بە زۆر سەربازی بەڕاستی نازم من پێم وایە یعنی وەزارەتی بەرگری عێراق جارێ وەکو مالی تەوانەوە زەنستەبەرتم هێز سەکدارەکان دەکاتن کەوا لای هەیە وەکو خۆدا هەز دەکەن دژمنێکی کورد خۆی نیشان دەداتن ئێکارەکە چیتە مۆسکۆ چەک و ئەسلحە بکڕیتن باشە تەسێکی بەکەس کردووە
باشە لە شتێکی وادە بکەن ئەنی هەموو وجود بەکەن چاکۆی بە زۆر سەربازی بکەن باش سەربازیەکە وجود بە چییە باشە برادێک بە فێسبوک خۆی جاری کردی باشت بۆ دامەزراندێن شتێکی وا ناکەن هەموو خەڵک بگرێتەوە بە زۆر سەربازەکە بۆ بە زۆر سەربازی بکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاگەیلان لە هەولێرەوە لە سەتۆرە کۆمەڵاتی فێسبوک بەرگار کاڵانی دەڵێت ئەمە شتێکی باش نییە چونکە وەک هەموو کارەکانی حکوومەت دەوڵەمەندەکان و کوڕی بەرپرسەکان نایکەن ئەوەی سەربازی دەکات کوڕی هەژارە شەماڵ بۆتانی دەڵێت ئەمە پێم وابێ هەر هەوڵێک بدرێ بێ ئەنجامە هەردی غەریب دەڵێت من پێم وە باشە کە ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە لە هەموو دنیادا تاکەکانی هەر کۆمەڵگەیەک هەندێک ئەرکیان دەکەوێتە سەرشان ئێمەش لەم وڵاتەدا ئەرکی سەرشانمانەکە بە هەموو جۆرێک ئامادەین بۆ بەرگەری لە وڵات ئومێد لە ڕانیەوە فەرموو کاگومێت زۆر سپاس کاگومێت فەرموو دەستخۆشی بەرنامە لێ دەکەم بەڕاستی تۆڕێکی جوانە من بەڕای خۆم وەزارەتی بەرگری عێراق کارێکی ئەوتونی کردوکە بۆ بە زۆر ناردنەوەی سەربازەکان بۆ وەزارەتەکانیان بەڕای خۆم ئەگەر بکرێت هەولی زیاتر بدات بۆ وەزارەتی بەرگری کە بتوانێت سەربازی چۆن ڕۆڵی خۆی ببینێت لەناو کۆمەڵگەدا دەستخۆشیشتانە دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت ساڵح لە شێخانەوە فەرموو کاک ساڵح بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە بەڕێزان هەلو بارەیەوە بریکاری وەزارەتی پێشمەرگە ئەوەشی خستۆتە ڕوو و لە لێدوانێکی بۆ NRTدا باسی لۆ کردووە کە باشترین نیزامی سەربازی پەیڕەوکردنی خزمەتی سەربازی خۆبەخشانەیە نەک ناچاری و خەڵکیش ئازادن و ناکرێت بە زۆر بکرێن بە سەرباز ئەمە لێدوانی ئەنوەر حاجی عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگەیە کە لێدوانێکی دابوو بۆ NRT بڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە ئاراس لە سەنگەسەرەوە فەرموو کاگاراس زۆر سپاس کاگاراس بەڵێ کاگاراس گوێمانێتە فەرموو وڵی قوربان سەبارەت بە مەسەلەی هێزی پێشمەرگە حکوومەتی عێراقی فقط هێزی خۆی بڵێن بە قەوەت دەکات بەڵام هەرێم گوێ ناداتە هێزی پێشمەرگە ئەوە تا معاشی هەموو هێزەکانی زیاد کرد بە هێزی پێشمەرگە زیاد نات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە کەلارەوە ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک ئەحمەد سلاحم لەوە ببوورە ببوورە کاک ئەحمەد نیت سلاحم کاک ئەحمەد سلاحم لە کەلارەوە بەڵێ کاک سەلاح لە کەلارەوە فەرموو کاک سەلاح کاکەوڵاو بۆ کردم ماوەی بەری سێ و على ساس ناوچەدا براوەکانیش بەشداریەکان لە هین زەواج سعادیەکە لە چیە کاک سەلاح لە چیدا هەدیەی زەواج بەڵێ کەچی من باوەک مەلفال و زەواجەکەم خوارە ئیسە بۆیانەکەم ئەڵێن نەوەڵا شتی وان نییە بەڵێ ئەمە چەند جارێکت لە پارەوە دامەتە ناو تا ئێستا ناوم نهاتێتەوە هەرڵێن لە بڵین لە وەزارەتی گشتیە نهاتێتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕە کۆمەڵاتی فەیسبوک سایە شێخ سەرکەوت دەڵێت جاییتر بەعس و ئەوان جیاوازیان چییە شوان ئەمەر دەڵێت من وەک خۆم دەڵێم بڕیارێکی زۆر دروستە زاخۆ زووم دەڵێت بۆ ئەوان خەونە ئەم کوردە ببێت بە سەرباز لە سوپای عێراق دەروەها کاروانجاو دەڵێت ئەمە مانای گەڕانەوەی سەردەمی دیکتاتۆریەتە بۆ خەڵکی عێراق ئومێد زەگەنە دەڵێت زۆرم پێخۆشە بەڵام نەوەک تەنها چەند کەسێک بگرێتەوە بەڵکو و هەموو کەس بە یەکسانی بگرێتەوە بەڵێ پەیوەندی کترمان لەگەڵدایە ئاکۆ لە بەغدا وەسڵاو لە بێ کاک ئاکۆ فەرموو چۆنی کاکشمان باشی زۆر سپاس کاک ئاکۆ بەڵێ ئەسڵام دەستخۆشی تەوەرکەم خۆشی دەکەم سپاس دەکەم چاوەکەم کاکشمان وەڵای ئێمە لە بەکات داوامەکەی لەکمامە وەزارەتە خۆشتێ چکەم وەزارەتە فەرق و جیاوازی زۆرەکە لەگەڵ کورد و عەرەبدا بەڵێ بۆ نمونە ئێستا ناچیەوەی نفوسی کەرکووک بێ و بەغا بێ عەرزی داوەتێ بەڵام کە کوردەکان بێبەش کراون الو بەڵێ کاک ئاکۆ کاکشوان ینی فەرق و جیاوازێکی زۆر هەیە لە وەزارەتی دیفاعدا بەڕاستی کۆمەڵ عەرزراوەتە ئەوانەی نفوسیان عەرەب بە ئەو شتانە کۆ عەرزیاندە نییە بەڵام کی کوردەکان نادرێ
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێزان لە سلێمانی وەسلااو لێ بفەرموو. زۆر سپاس ڕێزان خان. سپاس ڕێزان خان گوێمان لێتە بەڵێ. دەستخۆشی تەوەرەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەم بەڵێ. ئێمە وڵا نازانم ناڕەزایی دەرەبڕین بەرامبەرام سەربازیە. خۆی ڕێزان خان لە ئێستادا ئەمە پرۆژە یاسایەکی وەزارەتی بەرگری عێراقا لە پەرلەمانی عێراق نەک لە هەرێمی کوردستان. تا ئێستا لە هەرێمی کوردستاندا باس نەکراوە. جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئەوشی ڕاگەاندەوە کە تا ئێستا هیچ شتێک لەبارەی خزمەتی سەربازی ناچاری تەنانەت باسی لەوەش کرد کە لە پەرلەمانی عێراقیشدا باس نەکراوە و لە پەرلەمانی کوردستانیشدا باس نەکراوە، بەڵام لە ئێستادا دەوڵەتی یاسا ئەمەی ڕەت کردوێتەوە، بەتوندی ڕەتی کردوێتەوە. ئێمەش ڕەتیەکەینەوە چونکە ئێستا کێسی شەڕی عێراق هەرماوە لەناو کوردستانە، مناڵ هەیە باوکی نەبینیوە. اینجا ئەوە تەمالیکی جێی سێناوە بۆ کەرکووک. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت قەندیل لە ئەڵمانیا وەسلااو لێ بفەرموو. ئەم کاتۆ باش بەڕێزم. زۆر سپاس کا قەندیل. زۆر خۆشحاڵم کە یەکەم جارە پەیوەندیەکەم بە بەرنامەکەتەوە. زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین. بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی NRC کە بەڕاستی کەناڵێکی زۆر زۆر تاکە و بەڕاستی متمانەیەکی تەواوی دروست کردوە لای هەموو خەڵکی کوردستان و خەڵکانی ئەوروپاش بە تایبەتی. زۆر زۆر سپاس دەکەین. و بەڕاستی من حەزەکەم لەسەر ئەم تەوەرەی جەنابەت شتێکی بچووکم هەیە کە بیڵێم ڕۆژانە متابعەی تەلەڤیزیۆنەکەتان لە ئەنتەرنێتەوە. بەڵێ بەڕێزم ئێستا ئەوەی ڕاستی بێ وڵاتی عێراق وڵاتێکە کە ساڵانێکی زۆرە لەژێر چەپ و سیلاحە ئەناڵێنێت. ئێستا ئەم شتانی کە دادنراوە بۆ ئەم میلەتە بەڕاستی من واز دەکەم شتێکە کە زیادەیە. ئەم وڵاتی ئێمە پێویستی بە ئاوادانکردنەوەیەکی زۆر هەیە، پێویستی بە بژاندنەوەیەکی زۆر هەیە. من واز دەکەم ئەمە شتێکە بەس بۆ خەڵاتاندنی خەڵقە و هیچ شتێکی تیان نییە. و هیوادارم گەنجەکان بیر بکەنەوە ئایا ئێستا ئێمە پێویستمان بە سەربازیە، پێویستمان بە چەک و سیلاح یان بە ئاوادانکردنەوەیە. ئەبێ سەر لەنێ سیستەمێکی زۆر زۆر ڕێکوپێک دابنرێ بۆ ئەو وڵاتە، نەک لە ئێستاوە بیر بکرێتەوە لەوەی کە بە عەقڵێکێک چەک و سیلاح و ئەم شتانە بەکاردێنرێت. و دووبارە من زۆر زۆر سپاسی جەناب دەکەم. زۆر سپاس ڕێزم هەیە بۆ کەناڵی NRC و بەڕاستی دەستخۆشیتان لێکم خۆشحاڵ و کاتی خۆش بۆیەوە. زۆر زۆر سپاس بۆ کاک قەندیل لە ئەڵمانیاوە. عوسمان لە کەلارەوە فەرموو کاک عوسمان. ئەم کاتتان باش بەڕێزان. زۆر سپاس کاک عوسمان. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشیتان لێکم. زۆر سپاس بۆ تۆش. وەڵاهی سەبارەتدا ئەو تەوەرەی هەوڵی وەزارەتی بەرگری عێراق بۆ گەڕانەوەی سیستەمی سەربازی ئەڵبەت لە دنیای ئێمەداوەتە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانەیە کە ئێستا کێشیانە بەدەست سیستەمێکی تۆتالیتی دیکتاتۆریەوە کە لە دەوروبەر بە ناگەر بڕوانی نە وڵاتانەیە سەر ڕوبەڕووی ناڕەزایی جەماوەری و خۆپیشاندان و لابردنی ئەو دەسەڵاتانە بوونەتەوە هەمووی باجی ئەو سیستەمە سەقەتەیە کە یەکێکیان سیستەمی بەسەربازی بە زۆرەکە ئێمە وەکو کورد باجێکی گەورەی ئەو سیستەمان داوەتەوە لە ڕابردەوە لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراقا و ئەڵبەتە ئێستاش ئەگەرەوە هەوڵادێتەوە دیارە هەوڵێکی زۆر زۆر سەقەتە و ئێمە ئەبێ هەمومان بە کۆی خەڵکی کوردستان دژی ئەو سیستەمە بوەستینەوە چونکە لە ئێستادا لە ناو نظامی سەربازی عێراقدا بۆ خۆی جیاوازیەکی زۆر گەورە و بەدگومانەیەکی گەورە و نەبوونی بتمانەیەکی گەورە لە ناو سیستەمی سەربازی عێراقیدا هەیە. چی سیستەمەکە ناکۆکە لە نێوان نەو شیعە بێ وەکو سوپاکە و چی لە نێوان نەتەوەکان نابێت کە تورکمان و کورد و عەرەبی شەک بێتەوە. بۆیە من پێم وایە ئەمە هەوڵێکی زۆر زۆر خراپە ئەگەر بدرێەوە ئەگەر سەرکەوتوو بێ و پێم وایە دووبارەکردنەوەی 23 ساڵەکەی ڕابردووی ڕژێمی عێراقە کە خۆی لەو نظامە بینێتەوە کە ئێستا بەڕێز مالێکی وردەوە دەهەنگای بۆ نێو دەسپاسانەکە. سپاس بۆ کاک عوسمان لە کەلارەوە. محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە کەرکووک. ئەم کاتتان باش بریازم. زۆر سپاس کاک محەممەد. زەحمەت دەربارەی ئەو بەشداریکردن لە سوپای عێراقی بە زۆرە پێ و شێمە وەکو
ئێستا شاری کەکوو تەنها کێشەمان هەیە وەکو گەنجێک وەکو خوێندکارێک هێشتا ئەو کێش بەداخەوە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئاری علی دەڵێت با لەبەری خزمەتی سەربازی بە زۆر ئەو هەموو دەرچووی زانکۆ پەیمانگا دابمەزرێنن هێمن محەممەد دەڵێت من وەکو گەنجێک هیچ کات ئامادەنی بچمەژێ ڕکێفی عەرەبەوە و جارێکی تر پێم وایە ئەو بڕیارە هەرێم ناگرێتەوە چونکە ئێمە هێزی تایبەت بە خۆمانمان هەیە نیاز پێندرۆ دەڵێت ئەمە هەنگاوێکە بۆ دووبارە گەڕانەوەی دیکتاتۆریەت لە عێراق و ناوچەکە هێمن عەرەب دەڵێت ئەمە مانای سەلماندنی دیکتاتۆریەتە یادگار بەرزێوەیی دەڵێت جا ئەوە کەی کێشەی ئێمەیە لە وڵاتێکی پڕیەتی لە سامان تا ئێستا بە منەتەوە پارەکانمان بۆ دەدزن. بەڵێ فەتحی لە هەولێرەوە فەتحی لە هەولێرەوە بەڵێ 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 کاک فەتحی فەرموو. مرحبا برا باشی. مرحبا کاک فەتحی. ئێوە سەبارەت بە پرسەکردنی جێشی عێراقی یان وەزارەتی دیفاعی عێراقی طبعا لەو بارەوە قسە لێ دەکەین بەرنامەکەی جێناو بتوانە. کاک فەتحی تایبەتە بە سیستمی خزمەتی سەربازی بە زۆر کە لە ئێستادا وەزارەتی بەرگری عێراق پرۆژە یاسایەکی ئامادە کردووە بۆ ئەوی پەسەند بکرێ. بەڵێ درستە برا بەڕێز دەکەم بەس ئێمە با بە بیرمان نەچیتەوە وەکو کورد سەدام حسێنیش ئەو پرۆژە و یاسایی وەزارەتی دیفاعی هەبوو خۆی سەرکردەی جێشی عێراقی بوو بە تانک و زریفە و بۆشەکان و تەیارەکانەوە کوردستانی پەیوەندان دەکرد کە بە کوردی دەگو ئێوە کوردن نابی هەبی بەڵام وەزارەتی دیفاعی مالیکی کە مالیکی خۆی سەرپەرشتی ئەو قاید قووەتی جێشی عێراقیە کاکە دوو کێشەی تریش لەگەڵ ئێمە هەیە دەڵێت تو کوردی و مەزهەبەکەت لە ئاینەکەش کێشەی لەگەڵ ئەمە دەڵێت دینەکەشت درست نییە بەجا بەراوردی بکە چۆن دەبێتن ئەگەر تو ئاینەکەشت لێ نەبێ خۆڵە سەدام حسێن خراپتر دەکە جێشی عێراقی ئەگەر پرۆژە یاسای لە پەرلەمانی عێراق بۆ دەرچێکەوە زۆر زۆر من بەقەنەعەتی من لە سەدام حسێن خراپتریش دەکاتن. بەڵێ سپاس بۆ کاک فەتحی لە هەولێرەوە و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. باوکی محەممەد لە سلێمانیەوە فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس باوکی محەممەد. بەڵێ وەڵام من پێم وایە بەڕێز مالیکی بۆ ئەوە ئەم دژایەتی ئەماکە ئێستا ئەو بە بۆنەی ئەو چەکدارانەوە ماوەتەوە بۆ چەکدارانەوە خوڕێ بەسەر ئەم لایەنانەی کە خۆی ئەگەر بێت و ئەگەر بێتە شتێکی ئەوا بڵێن بە خزمەتکردنی سەربازی بە موالید بێ بە هەر شتێک بێ بەمانە ئەو کاتەکە احتیمای بۆ نابێ هیچ احتیمایەکی بۆ نابێ ئێستا ئەمە هەرچی دەسەڵات و پارە هەیە کاتەژێر دەستی ئەوانەوە بۆ بە هێز و بە قوتی خۆی و بۆ یەکا شتێ ڕەت کردێتەوە. بەڵام باوکی محەممەد بۆ باس لەو دەکرێت کە لە ئێستادا سوپای عێراق ناهاوسەنگە و ئەگەر بێت و بکرێ بەم سیستەمە ئەو کاتە هاوسەنگی بۆ دەگەڕێتەوە و بەتایبەتی لەژێر ڕکێفی لایەنەکان نابێت. ئەگەر جێبەجێ بکرێ مەبەستن. بەڵێ ئەوەیە پێینە ئەوەیە پێ ئێستا ناتوانێت ئێستا ڕێژەی گوت کەمە ڕێژەی هەموو ملت بڵێن ئاینەکان ئەمانەیە کەمن بەرامبەر بە ڕێژەی خۆی و بەرامبەر بە حیزبەکەی خۆی و بە پرسەکردنی خۆی و ئەمانەی کەمتر لەژێر دەسەڵاتی ئەوە احتیاجیە لەژێر فەرمانی ئەوە بنیتر کورد بێ تورکمان بێ شیعە بێ سوننە بێ میمەوەی لەژێر دەسەڵاتی ئەوە بن و ببن بە لایەنگرێشی ئەو ئەگەر بێت و ئەم پارێ لەبێت کەسێتیمای بۆ نامێنێ تیمایەک بۆ ئەو نامێنێ ئەو کاتە بێدەسەڵات دەبێت کەسێکی بێدەسەڵات دەبێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانیەوە محەممەد لە گەرمیان فەرموو کاک محەممەد. وڵا پەیوەندەکەی داخرایەوە دەچینە لای سەرنجەکانی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نەژاد قادر دەڵێت بەڵێ کارێکی زۆر باشە هەر کەس ئەو قۆناغەی بە سەرکەوتووی ببڕێت دەبێتە مرۆڤێکی تەواو. هەرێم محەممەد دەڵێت دەیانەوێت بگەڕێنەوە بۆ سەردەمی دیکتاتۆری. حەمەدیلان دەڵێت دەرسمان لە سەرکردەکانی خۆمان وەرگرتووە مەحاڵە هەڵەیەکی تر بکەین چەک هەڵبگرین و تەنانەت ڕوبەڕووی دوژمنیش ببینەوە. بەڵێ شکارمان لەگەڵدایە لە ڕانیەوە سڵاو لێ بفەرموو. بەڵێ کاکشکار گوێمان لێتە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی یاخۆ دوورکەویتەوە لێ. کاکشکار دەستخۆشیان بەرنامەیەم لێ دەکەم. سپاس دەکەین کاکشکار فەرموو.
گوێمان لێتە کاک شکار بەڵێ دەستخۆشیان بەرنامە لێ دەکەم زۆر سپاس ئەوڵا پرسیارێکمانە بوو بەرامبەر زەیشی عێراقێ ئەمە پێشمەرگەینە چوونە سەر ئەو زەیشی عێراقێ بۆ مەسەلەی قەرەبووی هەم بۆ زێرەڤان و ئاسایش و قەرەبوویان دراوەتی 8 ملیۆن و 9 ملیۆن ئەمە چونکە پێشمەرگەی کوردستانی نەتا ئێستا لە معاشی خۆمان زیاتر هەتی قەرەبوومان وەرنەگرتووە ها بڵێن ئەو ماگەی لەتان بینە ئەو ماگەی ناتان بینە بەڵێ ئەمە شیوادارە لە بەرنامەکەیەوە کە شتێکمان بۆ بکەن زۆرتان مەمنونین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دژوار لە ئاکرێوە باشی بەڕێز زۆر سپاس کاک دژوار دەستخۆشی لەو تۆرە دەکەین زۆر سپاس دەکەین بەڵێ وڵات پرسیارێکی کورتم لێت هەیە فەرموو پرسیارەکە وڵای دەمەوێت هەوارێک لەسەر زیرەوانی دروست بکەن بەڵێ و داوامەکەش زۆر گرانە کوردستانەکەش زۆر ئارامە الحەمدولله بەڵێ هەر ئەو پرسیارە بوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید کاک حەمید لە هەولێرەوە ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو دیارە تەوەری بەرنامەکەت زۆر زۆر گرنگە یەکێکیان دروستبوونی زەیش لە هەموو وڵاتێکدا و قانونێکی عالەمی هات دوایەوەی دروستبوونی پارەیە کە اعتباری هەبێت وڵاتێکدا لە هەموو وڵاتی دنیادا ئەوە سیستەمێکی زیانیە بەڵام وەکو هاوڵاتیانی شتە پەیوەندیان کرد دیارە ئێمە تاوەکو ئێستا لەوەتەی دامەزرانی زێشی عێراقی زێشێکی نیشتیمانیمان نەخوا ئەو زێشە بۆ ئێمە هەتمای ترس و تۆقاندن بووە ئەگەر لەسەر ئەساسی انتمایەکی نیشتیمانی بێ ئەوە شتێکی باشە یعنی زێشێکی مەسەبی تاریفی خێڵەکی بەزێمانە بێت دوایە ئەو کاتە ئارەزومەندانە دەبێت خەڵک دەتوانێت بە ئارەزومەنداکە بمێنێتەوە لەناو زێشدا دواتریش دەتوانێت بە ئیزباری ئەوە وەکو بۆ لیاقەی بەدەنی تەماشا دەکەی لەناو بڵێن ئەمە هێزی پێشمەرگەمانە ئەو کات مهندست دەبێ ئەو کاتە هەندسەی عسکەریت دەبێ ئەو کاتە دکتۆری عسکەریت دەبێ محامیتر هەموو توێژەکانی کۆمەلگاکە فێریش دەبێ ئەو تاکە احتیمال لەسەر خۆی دروستکە کە ئێمەش دێرە بمانەوێ فدرالیت چەست پێ دەبێت ئەوە دیارە یاساناسەکان لە بواری عسکەری دەزانن لە سەربازی دەبێت هەبێ بۆ هەرێمی کوردستانیش کە ئەو زێشە داخل بە ململانەی ناوەخۆ نەبێت یعنی زێشێک بێ کە معتەریف بێت دووەلیەن یعنی پارێزگاری لە ئەمنیەت و ئاسایشی ناوخۆ بکات بەشداری نەکات لە ململانە سیاسیەکاندا پارێزگاری لە خاکی نیشتیمان وهەروەها بۆ عێراقیش بەڵام ئێستا تەماشا دەکەی ئەو زێشەی ئێستا ئەمە زێشێکی وەکو دەڵێن تەفسیرە ئەوە لەوانەیە احتیمالی هەموو کاتێکەیە بەکار بێ بۆ ململانێ ئەوە دەبێت لە ژێر چاودێری نەتەوەی گرتوەکان و بڵێ زێشێکی معتەریف بێ خەڵکانی خەبیر ئەقسایی ئەو زێشە ئەگەر بێت دا بمەزرێن و سپاسان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت مەجید لە شەقڵاوەوە فەرموو کاک مەجید لە بنەفاوە کاک مەجید لە بنەسڵاوەوە فەرموو کاک مەجید ئەم کاتێداش زۆر سپاس کاک مەجید کاکە گیانە من ئەمەوێت لەسەر ئەو تەوەرەی مالکی کە بۆ خۆی نازانێ ناوی چییە هەتا وەکو دوێنێ کە بوو مالکی لە پەنای کووردا حەوا بووە ئێستا دەستی خۆی ناسیوە و کەس حساب بۆ کەس ناکا و ئێمەش بالئیجماع وەکو کورد هیچ حسابێکی بۆ ناکەین ئێمە وەزارەتی خۆمان هەیە وەزارەتی پێشمەرگە ئەگەر بمانەوێت ببین بە عەسکەر ئەبین بە پێشمەرگە ئێمە هەر پێشمەرگەین وەر پێشمەرگەشین قەت ڕۆژێ لە ڕۆژان نابین بە عسکەری مالکی چونکە ئەو شیعەگەریەکە و لەگەڵ ئێران دەستی تێکڵاو کردووە هەموو عالەمە زانێ پێویست ناکەم مانگ بە ئاسمانەوە من پەنجەی بۆ ڕاکێشم هەموو کەسەی بینێ ئیتر کورد باریکێکە خۆی هەڵ نەخەڵەتێنێ بە دوای بارق و بریقی مالکی نەکەوێ بەڵام کاک مەجید بەڵێ کاک مەجید ئەوەی لە ئێستادا بەدی دەکرێت لیستەکەی نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق دژی ئەم پرۆژە یاساییە وەڕەتی دەکاتەوە ئەمەی مالکی ئەیکا ئەمەی مالکی ئەیکا ئەسکەرکاریەکە ئەیکا ئەوێ بەس لە شیعەت جێش پێک بێنێ و بۆ لێدانی هەست سنە بێ کورد بێ لایەنێکی تر بێ بەس بۆ ئەوەیە بۆ هیچ شتێکی کە نییە کورد ئاگادار بێ بەرپرسانمان ئینشەڵا ناخەڵەتێن بە قسەی مالکی ئیتر هەر خۆشی داواکارە من لە خۆشیابی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هێمن لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش زۆر سپاس کاک هێمن فەرموو سوانی بەڕێز باشی دەستخۆشم بەرنامەی لێکم گەلێک سپاس دەکەم بەڵێ سەلامت بشین وەڵاهی بەڕای من بۆ ئەم پێشنیارەیان مانای دیکتاتۆرێتە نەک جمهوریەت خۆم لە بەغدام تا ئێستا کەس سودمەند نەبوومە لەم حکومەتە 7 ساڵە بەڕاستی بە تاوانی ئەزانم بوون بە سەربازی
بە زۆرە ملێ چونکە تا ئێستا هیچ ئاودانیەکی نەکردووە لە سنووری جنوبدا تا ئێستا بە زۆرە ملێ بتکا بە سەرباز لەو وەزارەتەیە دیارە هەرمانایەکی ڕوونی لە پشتیان سیاسەتەوە هەیە ئیتر بە هەر جۆرێک بێت وەک ڕوونە کە خۆی فەریق سەروەر کە خۆی وتی ڕایشکاری سەرباز سەرۆک و کۆمەری عێراق قسەی کرد لەسەر ئەم تەوەرە لە گومانیم کە گومانی هەبوو ئیتر من هیچی تر ناڵم دەستخۆشیان بەرنامێشتان لێکم برا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت یونس لە زاخۆوە فەرموو کاک یونس چۆنی باچی زۆر سپاس کاک یونس هەرێ مرۆ بابەتەکە لەسەر چییە؟ تایبەتە بە پرۆژە یاسایەکی وەزارەتی بەرگری عێراق کاک یونس کە پێشنیازی ئەوەی کردووە خزمەتی سەربازی بە زۆر بگەڕێتەوە بۆ عێراق بەرۆ ئەمە خۆ حربینن خزمەتی با ڕۆژی خانی وەوانە بوو ملەت چۆڵ بکرد باکە بەڵێ نسبەت کاک هەکار ڕەوشۆی چۆنە نەدیۆرە بەڵێ کاک یونس لەم چەند ڕۆژەدا هەکارنێلی بەرنامەکەتان پێشکەش دەکاتەوە دیارە بەهۆی سەرقاڵی بە چەند کارێکەوە بۆیە ئامادەنیە لە بەرنامەکە سپاس ئەمە خەڵکی زۆر خۆش زۆر حەستی کاک هەکار دەکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک یونس لە زاخۆوە کاوە لە سلێمانی کاتۆ باش زۆر سپاس کاکاوە دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم وەڵام من ڕەنگە تۆزێ درێژدا ڕێ بکەم لەسەر ئەم بابەتە بەڵێ فەرموو من پێم وایە دەستان خۆش بێ ئەمە ئەم سیستمێکی چاکە و ئەم سیستما لە هەموو جیهاندا پەیڕەو دەکرێت بە تایبەتیش لە وڵاتە دیموکراتیەکانە ئێمە ئەگەر تەنها لە ڕوانگەی ترسنۆکیەوە لەگەڵ ڕێزم بۆ بابەتەکە بچین ئەوە سنووری بیرکردنەوەمان دیاری دەکات و ناتوانین ڕاستگۆ گزارش لە بیر و وەچوونەکانمان بکەین بۆیە ئەبێ لە ڕوانگەیشی عەقلانیەوە سەیری بکەین کۆمەڵی لایەنی گرنگی هەیە بۆ تاچی کۆمەڵگای ئێمە ئەم سیستمە یەکەم توانای جەستەیی و بیرکردنەوەی هزی تا بەهێز دەکات تاچی ئێمە وەڕاتوە لە گرفتەکان و ئاریشەکاندا بەناو پشتی تەنها بۆ دایک و باوکی ببە لە کاتێکە ئەم سیستمە وای لێ دەکات لە تەنهاییدا لە کاتی گرفتەکاندا تەنها پشت بە بیرکردنەوە و توانای جەستەیی خۆی ببەستێ گەر بە شێوەیەکی زانستیانە ئەم سیستمە پەیڕەو بکرێ من مەبەستم لەوەیە تا کە ئێستا هیچ ئینتیمایەکی بۆ نیشتیمان نەماوە من تەسەوڕەکەم ئەم سیستمە وای لێ دەکات خۆشەویستی وڵاتی بۆ ئەگەڕێتەوە ئینتیمای بۆ ئەگەڕێتەوە و وڵاتی خۆش دەوێت لە هەموو هەلوو مەرجەکانی ئێستا عێراقدا تاچی کورد زۆر ضرورە لە کارجیاجەکانی ئەم سیستمەدا ڕۆ بژێڕێ وەکو فڕۆکەوانی هەندەسە دەریایی و هەتا دوایی چونکە ئاگادارە بێت لە استراتیژ و داڕشتنی بیرکردنەوەی گەورە لێپرسراوانی سەربازی عێراق لە هەر کارێکی مەترسیدار بە تایبەتی بۆ من مەبەستم لە تاچی کووردە ئەگەر بەشدار بێت هۆشیارانە مامەڵی لەگەڵ دەکات و دەتوانێت ئاگاداری ئەو استراتیژیە بێ ئەگەر خەتەر بێ بۆ سەر هەرێمی کوردستان زۆر باشە کاکاوە سپاس بەڵێجان لەبەر کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆژگار لە بەردەڕەشەوە سڵاو لێ بفەرموو زۆر سپاس کاک ڕۆژگار بەڵێ بەداخۆ پەیوەندەکەی پشرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەبوڕایی دەڵێت ئێمە لە وڵاتێکی دیموکراسیدا نابێت ئەو جۆرە یاسایانە پەیڕۆ بکرێت ئاسۆگەڵاڵی دەڵێت بەڕاستی شتێکی زۆر چاکە بە بۆچوونی من ئەو سیستما بگەڕێتەوە ئەو کات گەنجەکانمان وەک گەنجی کوردی ڕاستەقینەیان لێ دێت نەک وەک ئێستا کە کەس نازانێت چین کۆسار عەلی دەڵێت من لەوەتەی بیرم بێت جیلە کۆنەکان وتویانە ئەگەر 2 ڕۆژ ئاسکەریتان بکردایە دەبوون بە پیاو جا بابزانین وایە ئەو پرسیاری کردووە کۆسار عەلی عومەر بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد ئێوار باشکە شوان زۆر سپاس کاک ئەحمەد دەستخۆشیێتەوە بەرنامەکە بە عبارەت سەربازی مکەلفی یعنی جەبری ئەوە هەکە هاتو سیستەمێکی دەولی بتون هەکە نەدەولی بت هاتو لە ئەم وەختەدا لە عێراقدا
ناجح نابتن باب تكل بلا بتن قرار بدن ودريكن مكلفين هابتن او برادر يقول يا فيسبوك جي ده تقبل مكلفين موجوده ها بابر كي بقت كرد عرب بقت بس كتقناتن نا كردكن ونا غير صنف ديجي ام او داخوذا جيب جداكن ونا بنجد بخوا ليله بتن ام بتن كرم بتن دار ما دومان درايكن ناجح نابل ما دام ردوا بدلها امانتي نيه لو او جهات اللي حامي فوج واللواء حامي كرد نابل بصد كرد لانه صد شاصد كسيدي تبدا امانتي نابل نفسيا مرتاح نابل او كاتا اما ناجح بيننا فكر هاتوا وكاك سيدان نور المالكي حوارك عن مناورك عسكري بكجي بيش مرقي كرد موجوده بيش مرقي بقوبال بقرما بلولي تفنقي اخوه طوب وطياره الرجيم بري روخان دوا ودير روخين تويجي ان شاء الله نزيك بوا روخان دني سوريا نزيك بوا جنوب السودان نزيك بوا وايران وعراق ديتيكن ان شاء الله نزيك ببيتنا بيتن وملت كرد موقفك زور جوان دي بو 2013 حتى بو 2014 بەڵێ کاک ئەحمەد لە دوهۆکۆ سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زێبار لە ئاکرێەوە فەرموو کاک زێبار. الو مرحبا. زۆر سپاس کاک زێبار فەرموو. بله راستی تاوری ایواتون راستی تاوری که دیدی جمعان بوده تاکاک شون نزدیک واکیو دیار کرد دال عرب و واکیو دیار کذا کارتون مثلا ما کرده کارت آن کرد اونو خودمو بینه آن کرد نه خود بخو اکدوم میشه چه با عالمه که یون بوده که دیگر بین نه عرب نه کرد چه جو اکدوم نه ترى أنكو كرت رج برجة يعني برا خرابوني بچين عالم رج برج دولت أوروبی برا فیزبونی بچين أمني برا خرابوني بچين لا بگه رج برجة برا بسنة برا چونی لا خوی چی بنیاد ساعت داخل كردستان وما يبرا خرابوني بچي تناس وكيد چزونم ودي خرابتي وكيد چه يوم بالله كرد حتى شعبي بداني ناكو دي خرابتن خود چلت كان زوج فوز زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دانەر لە هەولێرەوە سڵاو لێ بێفەرموو. باش کاکسوانجان. زۆر سپاس کاک دانەر. کاکسوانجان من تێبینێکمە لە بەرنامەکەی جەنابتانە. بەڵێ فەرموو. بەڕاستی زۆر باسی شەڕی ناوخۆ کێوازان شەڕی ناوخۆ بەس پارتی یەکێتی بۆ بەڵام بەداخەوە گۆڕانیش بەرداری. هەمومانێمەوە زانین گۆڕانی یەکێکە لە ناو یەکێتی ئایا من ئەو پرسیار لە جەماوەری کوردستانەکەم گۆڕانی یانی چێ گۆڕانی یەکێتیە. بەڵام زۆر ئەیمیشە ئێوە دوێنێ ئێوارە تەلەفۆنیان کە بەڕاستی زۆر کورد بەداخەوە منە قساکەم کوردی وامانەیە خۆفرۆشە کە خۆی ئەفرۆشێ یان مالیکی باشترە کاکە بۆ مالیکی باشە ئێمە هەر عەرەب و ئەنتالیکردنە ئێستا مالیکی بۆ چوەتە ڕووسیا تا چەک ئیمزا بکە لە گرێوەستی چەک ئیمزا کە تا جایتر ئەنفالمان بکەنەوە ئایبە داواکارم لەو کەسانە کە پەیوەندی بە بەرنامەکەی جەنابتەوەکەن باسی مالیشی نەکەن چونکە مالیکی بتانەوە و نەتمانەوە ئێستا جرمی ئێمەیە. بەڵێ سپاس بۆ کاک دانەر لە هەولێرەوە کە دوا پەیوەندیمان بۆ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵاتی فێسبوک بۆ ڕوا کورد دەڵێت بە بۆچوونی من کارێکی باشە ئەمە وا دەکات کە کورد و عەرەب و بە سوننە و شیعەوە و تورکمان و هەروەها نەتەوەکانی تریشی تێدا بێت و ئێستا کورد و عەرەب یاخود وەک ئێستا کورد و عەرەبی سوننە پشتگوێ نەخرێت ئالان کوردی دەڵێت ئەمە گەڕانەوەیە بۆ حکمی دیکتاتۆری دەبێت پەرلەمانتارانی کورد لە بەغدا زۆر بەتوندی لە دژی ئەم پرۆژە یاسایە بوەستنەوە وەها نالیدۆکی دەڵێت بەلای من ئەمە شتێکی زۆر باشە چەند حکوومەتی ناوەند بەهێز بێت بۆ هەرێم باشترە بەڵام ئەم چەکانە دژی هەرێم بەکار نەهێنێت تا هەزەنگەنە دەڵێت من پێم باشە ئەم سیستمە بگەڕێتەوە لەبەر ئەوەی کۆمەڵێک کێشە چارەسەر دەبن وەک توانای بەڕێوەبردننی گەنجان لەلایەن خۆیانەوە کۆمەڵێک شێواز و ڕەفتاری نەوەی نوێ هەیە بەم شێوەیە نامێنێت تا سبەینێ هەر لە خۆشی دابن.